گەیمەرانی کوردستان بەخێر بن باڵقەی ژمارە 159 01 ژیری دووبارە پیرۆزبایی هاتنەوەی وەرزی زستانتان لێ دەکەم لەبەرەوەی بەڕاستی زۆر سەردا GTA مان هەیە God of War 5 مان هەیە E3 مان هەیە Ubisoft مان هەیە Assassin مان هەیە تۆنێک زانیاریمان هەیە با دەست پێ بکەین. گەورەترین یاریش کە لە هەفتەی ڕابردوو بڵاوکرایەوە یاری The Last of Us بوو لە بۆ PC بەڵام بەداخەوە یاریەکە کێشە تەکنیکی یەکجار زۆر بوو گەیمەرێکی زۆر ناڕازی بوون هەموو داویت باشە بۆچی PlayStation ئەو یاری بڵاو کردو لەسەر PC کە دەیزانی بەو شێوەیە خراپە هەرچەندە ئەمڕۆ ئەپدەیتێک و پاچێک لە بۆ یاریەکەی بڵاو کرایەوە کە زۆربەی کێشەکان چارەسەر دەکات بەڵام هەر بێمانەیە کاتێک کە یاریەک لەسەر PC بڵاو دەکرێتەوە بەو شێوەیە خراپە هەفتەی داهاتوو هیچ یاریەک نییە بڵاو بکرێتەوە ڕاستی لەوەی یاریەکان کۆتاییان پێ تاوەکو ماوەیەک بەڵام یاریەکانی PlayStation Plus بۆ مانجی 4 ئاشکراکران لە بۆ ڤێرژنی ئیسنشەڵ واتە ئەو سێ چوار یاری کە مانگانەوەی دەگری هەردێکە لە یاریەکانی Sackboy: A Big Adventure لە بۆ PlayStation 4 و 5 Tales of Iron کە یاریی زۆر سەرنجڕاکێش دیارە لەگەڵ یاریی تاڵ نوێ یەکەم ڕۆژە لە PlayStation Pluسی بەردەست بەناوی Meet Your Maker یاریی ئۆنلاینی تاقیکەر و شتانەیە ڕۆژ یەکەم بەردەست دەبی Sackboy لە مێژە حەزم دەکرێت یاری تاقیکەمەوە بەڕاستی ئێستا بە خۆڕای بەردەستە بە تایبەتی دەمێت لەسەر PlayStation 5 کوالتی PlayStation 5ەکەی تاقیکەمەوە گەر هەتانە PlayStation 4 شتێ ئەو یاری تاقیکەنەوە Tales of Iron ئەو یاریەکەوە ماوەیەکی یەکجار زۆرە سەرنجم لەسەریتی بەڵام پارەم پێ نەداوە بە خۆڕای وەری دەگرین خراپ نییە لە مانگە زۆر باشەکانی و لە مانگە خراپەکانیش نییە مانگێکی مامناوەندە بە بڕایمە لە بۆ PlayStation Plus یاریەکانی Xbox Live Gold ئاشکراکان لە بۆ مانجی 4 هەر یەکە لە یاریەکانی Outer Space Coach Edition لە ماوەی 4 تاوەکو 34 وەری دەگری وەروارەکە لە یاریەکانی Peaky Blinders Mastermind ئێستا حالیان بەردەستان دێکیان وان لەو مانگەی بەردەست دەبن بەتابەتی Peaky Blinders Mastermind ئەگە حەز لە یاریەکی چیرۆکی Peaky Blinders و زنجیرەیە تەلەڤیزیۆنیە بژێڕێتەوە بەڵام بەشەی پەزڵ بیتە بە خۆت بە خۆڕای دەتوانی وەری بگریەکە بێت و لایڤ گۆڵدت هەبێت بینە سەر گەورەترین هەواڵەکانی دنیای ڤیدیۆ گەیم و باسی هەواڵ یاریەکان بکەین بێگومان گەورەترین کۆنفرانسی هاوینی ئەو ساڵ کە ئیفریە کانسڵ کراوە هەمووشمان دەمانزانی کەەوە ئیتری ئەنجام نادێت لەبەری بەشێکی زۆر لە کۆمپانیاکە نەک بەشەشی زۆر باڵکو هەر هەمویان وتیان بەشدای لە ئیتری ناکەن تەنیا Ubisoft مابوو Ubisoft پەشیمان بۆ سەو ئیتری ئەو ساڵ ئەنجام نادرێ بەهۆی ئەوەی کەەوە خواستی زۆر کەمە خواست لەسەر بەشداری کردی کەمەوە لەوانی زۆرتان بڵێن ژیت بۆچی ئیتری وای لێ هات هۆکاری سەرچیکەوە ئیتری بەو شێوەی لێ هات ئەوەیەکەوە کۆمپانیاکان نانێ پارەیەکی زۆر بدەن تاوەکو بەشداری ئیتری بکەن مەسەن PlayStation و Xbox پێویست ناکەن ملیۆنان دلار بداتە شوێنێکی تایبەت تاوەکو لەو شوێنە تایبەتی کۆنفرانسی خۆی ئەنجام بدات لەبەرەوەی منەتیان پێی نییە کۆمپانیاکی وەکو Xbox کۆنفرانسی خۆی ئەنجام دەدا لە پێش ئیتری هەموو ساڵی ئەنجامی دەدا ئێستا بەبێ ئیتری ئەنجامی دەدا لەبەرەوەی نایە پارەیەکی زیادە سەر بکار بە خۆی دەیکا منەتی بە کەس نییە لایو دەیگواستەوە خەڵک لۆخان لە یامەت دەبن پێویستیان بە ئیتری نییە PlayStation چەند ساڵێکە بەشداری نەکردو ئەو ساڵیش بێگومان دەنگۆیەک هەیە کە ئێستا زیاتر باسی دەکەم کە PlayStation کەی کۆنفرانسەکەی خۆی دەکات ئیتری تاوە کۆتایی هات باوەڕ ناکەم جارشکە بگەڕێتەوە بەڵام سەمەر گەیم فێستمان هەیە هاوشێوەی ئیتریە لەمانی شۆژ ئەنجام درێ بێگومان مانی شەر پڕ دەبی لە کۆنفرانس بەڵام بەناوی ئیتری نابن ئیتری ئەنجام نادرێت بۆ Ubisoftiش بەشداری ناکە یاخۆ Ubisoft ڕاگەیان کە بەشداری ئیتری ناکە یەکسەر ئیتری کانسڵ کراوە Ubisoft دەڵێ ئێمە شۆیەکی تایبەت کۆنفرانسێکی تایبەت بە خۆمان دەبیتن هاوشێوەی ساڵەکانی ڕابردوو ئیڤنتێکی خۆیان ئەنجام دەم بەناوی دیرێکت وەچی دیرێکتیە وەکو PlayStation وەکو ساڵەکانی ڕابردووە بەڵام قسە و باسێکی زۆر هەیە لەسەر Ubisoft ئەم ساڵ عرض دەکە و Ubisoft دەڵێ ئێمە ناچینە شاری لۆس ئانجلس بەڵام لە 12/6 بە خۆمان Ubisoft فۆروەردی ئەنجام دەدەن کە کۆنفرانسێکی ساڵانەیە ئەم ساڵێ Ubisoft ئەنجامی دایە بەڵام چ شتێک نیشان دەدا بەپێی دەنگۆیەکی یەکجار گەورەبی لەو هەفتەیە هەریەکە لە یاریەکانی Assassin's Creed Mirage The Crew Motorfest دوا دەخێنەوە یاریانە دەڵێن هۆکارێکی گەورەی ئەوەی کەەوە Ubisoft نایە بە کۆنفرانسێکی گەورەیە کە خەڵک لەوێ ئامادەبی ئەو یاریانە عرض کە هۆکارەکە بۆی دەگرێتەوە دەڵێ بەرواری یاریەکان ئاشا دەکەن بەڵام ئەو ساڵنی و ساڵێکی دیکە هەرچەندە من باوەڕ ناکەم Assassin's Creed Mirage دوا بخرێەوە بۆ چوونی منە بێگومان نەک هەواڵی فەرمی بەڵام دەنگۆیەکی گەورە هەیە کە دەڵێن Assassin's Creed Mirage ساڵی 2024 بەڵام ئەگەر بێت و Ubisoft Assassin's Creed Mirage بخاتە 2024 ئەم ساڵ چیان هەیە ئەو پرسیارەکەیە جگە لە ئەو یاریە شایان کردێت The Crew Motorfest لەگەڵ Skull and Bones هێشتا Skull and Bones باوەڕ ناکەمە بڵاو بکرێتەوە جارێ هیچ یاریشکیان نییە بەڕاستی Ubisoft خۆی لە قەیرانە پێویستە Assassin's Creed Mirage بڵاو بکاتەوە باوەڕش ناکەم Assassin's Creed Mirage یاریێکی ئەوەندە زەبەلاحبی ئەو مەساڵی پێویست بیتاوەکو کۆمپانیاکی زەبەلاحی وەکو Ubisoft خەریکی بەڵام کێشەیان هەیە کێشە مەشاکلیان زۆر هەیە بۆیە دەنگۆ هەیە کە یاریەکە دوا بخرێ بەڵام نەبۆتە فەرمی هێشتا یەکەم وێنەی فەرمی سکرینشۆتی ناو یاری Avatar Frontiers of Pandora کە چەندین ساڵ ئاشکرا کرێ بڵاو کرایەوە لە ئینتەرنێت بەڵام
و Ubisoft زۆر بەخێرایی هەموو لیکەکانی تێک داون کرد واتە نەیدەویست ئەو وێنانە بڵاو بکرێتەوە من تەنیا وێنەی بچووکتان پێنیشاندم کە زۆر شتێکمان پێ ناڵێ تەنیا پێمان نیشان دەکەوە کامیلی کەسی یەکەمە تۆ لەوانێ سیلاح لە بەردەستبی بەرامبەر ئەو هەیکەلە گەورانی ناو جیهانی ئەڤاتار شەڕ بکە ئەڤاتار Frontiers of Pandora تاوەکو ئێستا نازانین کەی بڵاو دەکرێتەوە بەڵام دەبی ئەوسا بڵاو بکرێت لەبەرەوەی تاریخەکەی 2023 بەڵام بەروارەکە کێ هەشتان نازانین یاریشی کامیری کەسی یەکەمی تاقەکەرە تۆ وەکو جەماعەتی خەڵکەشینەکەی پاندۆرا یاری دەکەی لە دژی و مرۆڤانەی دایانەوەی هەسارەکە داگیر بکەن شتێکی زۆر گەورە ئەو هەفتەیە بڵاو کرایەوە لەلایەن وێبسایتی ئینسایدر گەیمینگ لەلایەن وەبسایتی ئینسایدر گەیمینگی تۆم هەندرسن بڵاو کرایەوە دەڵێ لەناو سۆرس کۆدی GTA 6 یاخود ئەو کۆدێکی یاریەکەی پێ دروست کرایە چونکە لیکرا دزەی پێکرا چەند مانگێک پێشەستا دەڵێ بەپێی ئەو دەستکەوتنە نوێیانەوی کە هاکەران بەدەستیان کردی دەڵێن مۆدەکەی لەناو یاری GTA 6 کەوا بەبێ شەڕکردن و بەبێ توندوتیژیە واتە مۆدەکە توندوتیژی تێدا نییە جا دەڵێ ئەو مۆدا بە شێوەی فری بەردەست دەبێت لێ بۆ هەموو گەیمەران هەموو گەیمەرێک دەتوانێت تاقیکاتەوە چۆنیش کار دەکات تۆ چۆن مەسەلەن کارکتەرمان دەگۆڕێت لە GTA 5 لە بۆ مایکل لە بۆ فرانکلن یاخود لە بۆ ترێڤەر بەو شێوازە تۆ توانی ئەو مۆدە چالاک بکەیت بەڵام لەو مۆدا تۆ دەبێت بە تەسەڕفاتێکی زۆر ئاسایی وەکو مرۆڤێکی ئاسایی تەسەڕف بکەیت ئەو بارودۆخانە دروستی دەکەی نابێ شەڕی تێدا بێ لە ناگەڕێت تۆ شەڕ بکەیت ناگەڕێت دەمانچە بەکاربێنی سیلاح بەکاربێنی هیچ شتێک ناگەڕێت بەکاربێنی وەکو توندوتیژی بەڵام دەتوانی یاریەکە بکەیت بەڵێ بەڵام دەڵێ ئەو مۆدە بۆ کاتێکی دیاری کرا و کار دەکات واتە وەکو ئەو فەنەیە کە تۆ نەمری بەسەن پێنج خولەکە دەدات یاریەکە فەنەکە بەکاردێنی چیتەکە بەکاردێنی تاوەکو نەمری ئەو مۆدەش بەو شێوازە دەبی بەڵام دڵێ ئەو مۆدە سوودەکەی چییە دەڵێت تاوەکوێستا نازانین سوودەکەی چییە بەڵام هۆکارێک هەیە دەڵێن لەوانەیە هۆکارەکە بۆ ئەوبی چۆن تۆ چیتێک بەکاردێنی کەوان نەمری دەڵێ ئەو کۆدەش بەو شێوازەیە لەوانەیە تۆ لە مەرحەلەیەک شەڕ و مەشاکل ئەوەندە زۆر بی تۆ نتوانانی دەربازت بی بە شەڕکردن بۆی دەڵێن مەرحەلەکە بە کۆدی کرایم فری دەیکەی مەسەلەن بە مۆدی کرایم فری بەبێ توندوتیژی دەتوانی ئەو شتە ئەنجام بدەیت تۆ وەکو مرۆڤێکی یاسایی ئەو مەرحەلەیە دەبڕی تووشی شەڕ و مەشاکل نابێت بەڵام لەوانەیە ئەکسپید کەمتر بداتێ و کەمتر پارەت بداتێ کە تۆ ئەو مەرحەلەیە دەبڕی هەرچەندە وەکووتم ئەوە دەنگۆیە لەوانێ ڕاستبی لەوانێ ڕاست نەی بەڵام دەرێ لە ناو سۆرسی یاری GTA 6 سۆرس کۆدەکەی دۆزراوەتەوە بەڵام ئایا ڕۆکستار لە یاری کۆتاییەکەی کە بڵاوی دەکاتەوە بەکاری دێنی یاخودنا بە بڕای من تەکنیکەکی نوێ لە بۆ یاری GTA 6 تاوەکەسە زۆر لەسەر GTA 6 نازانین ڕاستە زۆر شتمان لەسەر GTA 6 بینیوە تاوەکو ئێستا بۆ هۆی دزە پێکردنەکان بەڵام زۆرشی دەسە نازانین پێم وایە ئەو تایبەتمەندیە سەرنجڕاکێشە ئەگەر بێت ڕۆکستار بە جوانی بێگومان ڕۆکستاریش بە جوانی بەکاری دێنی بە شوێنێکەوە گەیمەر بێزار نەبی و هەوڵش بدە بە شێوەیەکی قانونی و بە دروستی بەکاری بێنی خەڵاتەکانی بافتا ئەنجام درا واتە باشترین یاریەکان لە بەریتانیا پێدەوترێت بافتا ئەوۆردز ئەنجام درا وەروە یاری Vampire Survivors توانین گەورەترین خەڵاتی ئەو شەو بەدەست بێنی کە نە ئێلدن ڕینگ بردینە God of War لە هەرچیانیان بی مهم هەرچەندە دەڵێت God of War توانین God of War Ragnarok زیاتر بۆ چواردە خەڵاتی بافتا ئەنجام ینی کاندید کرا بەڵام نەیتوانی ئەو خەڵاتە گەورەیە بباتەوە تەنیا 6 خەڵاتی بەدەست هێنا بەڵام باشترین یاری Vampire Survivors توانی ئەو خەڵاتە بباتەوە بە فەرمی ڕاگەیاندرا یاری ئارک دواخرا بۆ 2024 کە پێشبینی کراویش بوو لە بەرەوەی چەند 2023 خەریکە نیوە دەبیتن ئەمە هیچمان لەسەر ئارک 2 نەبینیوە بێگومان یاری ئارک دواخرا بۆ 2024 بەڵام پەرپێدرانی یاری ئارک شتێکی نوێیان داگەیمەرەکانی خۆیان ئەویژ یاریەکە یاخۆت ڤێژنەی نوێ یاری ئارچی ئاساییە بە ناوی ئارک سڤایڤەر ئەسندت کە نرخەکەی $40 دەی بۆ کەسانی کە یاریەکەیان نییە واگەر ئارکت هەیە ئەو ڤێژنە وەردەگری بە $20 لە ڕێگەی ئەکسپلۆرە پاس یاخود جێنسیس پاس دەتوانی بە ئاسانی وەریان بگرێت چیکەدا دەبی هەندێک تایبەتمەندی نوێ تێدا دوی ڤێژنی نوێ یاریەکەی لە بۆ PlayStation 5 و Xbox Series وەروەها چەک و تەقەمەنی بێگومان ئەو سیلاح حەسەن تەقەمەنی بەڵام ئەو سیلاح لە ناوی یاری ئارک بەکاری دێنی شتی نوێ تێدا دەبی لەگەڵ هەندێک DLC نەخشە و شتی نوێ تێدا دەبی مهم ئارک سڤایڤەر ئەسندت ئەو یاری نوێ دەبی کە بەم زوان باو دەکرێتەوە بەڵام ئارک دواخرا وارک سڤایڤەر ئەسندن لە مانجی هەشتی ئەم ساڵ لەسەر PlayStation 5 Xbox Series لەگەڵ PC بەردەست دەبی و تەواوی ئەو چیرۆکە نوێیانەیەشی ناو ئارک سڤایڤەر ئەسندی بە Unreal Engine 5 دروست کرێە کەواتە گرافیکی زۆر بەرز دەبی Nintendo دەخولەکی لە یاری Zelda Tears of the Kingdom بڵاو کردەوە کە تۆزێک لە
مواصفاتی یاریەکە نیشانەدا هەندێک لە تایبەتمەندی نوێ یاریەکە نیشان دەکەوە تۆ دەتوانی دەستکاری شتەکان بکەیت دوو سیلاح دەتوانی لە یەکتری بدەیت دەتوانانی چۆن بچێت ئەو دوورگانی کە لە ئاسمانن هەرچەندە گەیمەران دوودڵن لەو یاریە هەرچەند دەزانن کە میلیۆنان کۆپی دەفرۆشێ بێگومان دڵیان پێخۆشە بەڵام دەڵێن ئەو یاریە بە DLC-ێک دەچی لە بۆ یاری زەڵای ئاسایی لەوەی کەەوە یاریشی تەواو نوێ بی نرخەکەشی $70 بێ بێگومان لەو ڕخنانە تێدەگەم بەڵام دەبی لەوە شتێ بگەنەوە یارە لە بۆ سویچی بڵاو دەکردەوە سویچیش کۆنسۆڵەکە کەەوە هێز و پاوەرەکەی تهدیدە و ناتوانرێ یاری گرافیکی بەقوتر و تەکنیکی زۆر بەقوتری لەسەر بڵاو بکرێتەوە بۆیش یاریەکان بێگومان شێوەیان هەر هەمان شێوە دەبی یاری Elden Ring لەسەر PlayStation 5 و Xbox Series مۆدێکی نوێ لە بۆ بەردەستکرا بە ناوی Ray Tracing هەرچەند Ray Tracingەکە وێنەدانەوەی وێنە نییە بەڵکو لە بۆ مەسەلەی سێبەرە چۆن مەسەلەن دارەکان کارکتەرەکە بەردەکان سێبەر دروست دەکەن بە شێوەیەکی زۆر واقعی Ray Trace دەکرێت لەگەڵ Global Illuminationەوە تۆ دەچێتە ناو ئەشکەوتێک دەچێت ناو شوێنێکی تاری کاتێک یەک ڕووناچی پێچۆن ئەو ڕووناچێک کاردانەوە دەکات لەسەر تەواوی ژوورەکە بە شێوەیەکی زۆر واقعی هەرچەندە ئەو Ray Tracingە زۆر گران لەسەر PlayStation 5 و Xbox Series ڕادەوەستی یاریەکە ناتوانانی بە 60 فریم بیکەی دادەبەزی لە بۆ 30 فریم تەنانەت Digital Foundry چەناڵێکی بەناوبانجی یوتیوب لە بۆ ئەو کارە دەڵێن یاریەکە دادەبەزی لە بۆ خوار 29 فریمیش یعنی خوار 30 فریمیش کە زۆر باش نیە بێگوان یاری Elden Ring لەو یارانەیە کەوا دەی بە 60 فریم بیکەی ئەگەرنا باسان لێت دەرباز نابێت کۆمپانیای EA بە فەرمی ڕاگەیاند کەوا 6 کاربندەکانی خۆیان دوور دەخەنەوە یاخود بە کوردی بڵێت دەردەکەن بەهۆی ئەوەی دەیانەوێت دووبارە هەیکەلی کۆمپانیەکەیان دروست بکەنەوە 6 نزیکەی 750 کارمەندەکە کە ژمارەیەکی زۆرە لە مانکای ڕابردوو مایکرۆسۆفت ڕاگەیاند کەوا 10,000 کارمەند دەردەکەن و بەشەیان Xboxیش دەگرێتەوە بەشێکی Bethesdaش دەگرێتەوە EA ئەو جارە عاشەیە کردیەکەوە ئەو کارمەندانە دەردەکەن Ubisoft دەرێ پلانمان هەیە هەندێک لە کارمەندەکانمان بەڕێکەینەوە ماڵەوە مێتا زیاتر لە 28,000 کارمەندی خۆی دەرکرد ئەمازۆن نزیکەی 15,000 کارمەندی خۆی دەرکرد گەورەترین کۆمپانیەکانی تەکنۆلۆژی بەردەوام لە دەرکردنی کارمەندەکانیان بەهۆی ئەوەی کەەوە بای دارایی خەڵکی زۆر باش نیە بتوانین یاریەکان بکڕن یا سمارتفۆن و شتی نوێ بکڕن شت سرف ناگەم پارە سرف ناگەم بۆ ئەوەی هەمان قازانجیان بەدەست بکەوتەوە ناچارن کەوا کارمەندەکان ناچارینە بەڵام خۆیان وا دادنین کەوا ناچارن کارمەندەر بکەن کەشتێکی خراپە بێگومان کۆمپانیار کۆمپانیای دەوێت زۆرترین پارە قازانج بکات لە ڕێگەی دەرکردنی کارمەندی بیان زۆر فرۆشتنی شتێکی بێت بەپێی دەنگۆیەکی نوێ یاری Metal Gear Solid 3 لە 2024 بە شێوەی ریمیک دووبارە بڵاو دەکرێتەوە و دەڵێن لەو کۆنفرانسەی PlayStation کە دەنگۆ هەیە ئێستا زیاتر باسی دەکەم لەوێ زیاتر لێ دەبینین بێگومان Metal Gear Solid 3 یەکێکە لە یاری نایابەکان لە مێژوودا من تاوە پێستا تاوام نەکردە بەشەکەم کردو بەڵام تاوام نەکردو زۆر زانیاری مەسەری نییە بەڵام گەیمەرێکی زۆر داوا لە کۆنامی دەکەن کەوا زنجیرەی Metal Gear بگەڕێنێتەوە و کۆجیماش سەرپەرشتی بکە هەرچەندە باوەڕ ناکەم کۆجیما بەهۆی ئەوەی خەریکی یاری Death Stranding 2 بێت لەگەڵ کۆنامی کار بکە لەسەر Metal Gear Solid بەڵام ئەگەر ریمیک بەڵام ئەگە بەشی نوێ دروست نەکەن تەنیا ریمیکی بەشی یەکەم دووەم و سێم و چوارەم بکەن کارێکی زۆر نایاب دەبێت هاوشێوەی ئەوەی کەوا لە مانکای ڕابردوو چۆن Silent Hilliان دروست کردەوە یاخود ڕایانگەیان گەیمەران فایلێکیان لە ناو یاری Resident Evil 4 دۆزیوەتەوە کەوا باسی تقریبا چیرۆکێکی تەواو جیاواز دەکەم نەک چیرۆکێکی تەواو جیاواز بەڵکو باسی گیمپلەیەکی جیاواز دەکات چۆن چ دەبێت ئەگەر بێت و بە ئەیدا لە سەرتاوە یاریەکە بکەیت تاکۆتایی بە شێوەکان هەرچەندە ئەوە دەڵێن لەوانەیە DLC بی دوای لە بۆ Resident Evil 4 بڵاو بکرێتەوە دەڵێن لەوانەیە پرۆژەیەک بی کاپکۆم ئەنجام نەدای بەڵام کۆدەکەی لە ناو یاریەکەی هێشتیتەوە هەرچەندە هێشتا بە فەرمی نازانین بەڵام سەرنجڕاکێشە تۆ بە ئەیدا یاریەکە بکەیت لەبەر ئەگەر یاریەکە تەواوکەی کە من تەواوم کرد Resident Evil 4 نزانی کەوا کۆتاییەکەی چیرۆکێکی گەورەی ئەیدای مایە کە بە تەواوەتی نەمان بینیوە بێگومان پێویستە لەسەری ئەو یاریە بەو گرافیکە جوانە ببینین زۆر ناوازە دەبی پوش سکوێر دەنگدانێکی بڵاو کردەوە دەڵێ داوای لە هەوادارانی Resident Evil کردوتی کاپکۆم کامە یاری داهاتووی خۆی ریمیک کاتەوە من دەنگم بە یاری Resident Evil 5 دا بەڵام تەماشام کرد کە لیستەکە دوای دەرچوو 129 خەڵک دەڵێن Dino Crisis نوێ بکرێتەوە زۆر ناوازە بێگومان Dino Crisis هاوشێوەی یاریەکەی Resident Evil بەڵام ئەگەر وحشەکانت داینەسور بی کە زۆر سەرنجڕاکێشە و بەڕاستی ئەو یارانە بیر نەبوو ئەستا بیرن دێتەوە کە زۆر ناوازەی کات خۆ لەسەر PlayStation 1 بڵاو کرایەوە هەندێک دەڵێن Resident Evil ساڵی 1996 یەکەم بەش ریمیک بکرێتەوە دەڵێن Resident Evil Code Veronica X پێویستە ریمیک بکرێتەوە یاری داهاتووی کاپکۆم بێگومان ئێستا لە بەرەمێنانە ئەویش بەشی نوێیەمی یاری Resident Evil کە کۆتایی بە چیرۆکی سەرەکی Resident Evil دەینی ئیتنی تێدانە لەوانەیە لیۆن و چیرۆکی لیۆن و کریس و ئەیدا کۆتایی پێبێ لەو شوێنە بەڵام لەگە کلێریش بەڵام لە پاش ئەوەی چتەکان دیار سێگا بە شێر سوپرایز یارێکی نوێی بڵاو کردەوە یواروە بەردەستی خستێ بە خۆڕایی بە ناوی Sonic Murder Mystery کە ئێستا دەتوانن لە بخۆن تاقیکەن کە
بخۆڕایی ئۆکەی سێگایە وەروە سۆنیکە بە فەرمی زانیاری نوێ لەسەر DLC نوێیەکە یاری سایبەرپانک 2077 لە مانگی 6 دەزانین بێگومان لە ڕێگەی کۆنفرانسی گەیم فێس دەبی کە جێف کلیدی کارتان ناڵێن لە ڕێگەی گەیم فێستە بەڵام من دەزانینکەوە لە ڕێگەی گەیم فێس دەبی لە کۆنفرانسی دیکەی گەورەی جیاواز بۆ کۆمپانیاکان ناکرێت CD Projekt خۆی کۆنفرانسی نییە کەواتە یانیش لەوانەشە ئیڤنتێک بکەن لەو کاتە بەس بێگومان زانیاری زیاتر و تڕێگەری زیاتر لەسەر ئەو DLC نوێ دەزانین کەەوە ئیدریس ئەلبا وەکو کارکتەر وەکو ئەکتەر لەو DLC نوێ لەگەڵ کیانو ریڤز بەشدارە بێنە سەر هەواڵەکانی پلیستیشن و بێگومان گەورەترین هەواڵیش پێشەوەی باسی God of War 5 بکەم با باسی کۆنفرانسی پلیستیشن بکەین شەوکەیسی پلیستیشن لە مانگی 6 بە پێی دەنگۆیەکی گەورەبی کە زۆربەی وێبسایتەکان بێگومان VGCش داینە ڤیدیۆ گەیم کرۆنیکل وەروە جێف گراب زەپێکەرە بەناوبانکی و ئەو کابرایی کە پێشبینیەکی گەورەی لە بۆ State of Play ڕابردوو کرد هەموو قسەکانیش ڕاستبووی State of Play-کە زۆر گەورە نابی و ڕێک گەورەش نەبووتی باسی یاری third party دەکەم بزەبت باش دەرچوو هەمان کابرا هاتیتەوە دەڵێ لە پێش شەوکەیسی گەیم فێست پلیستیشن ئەو ئیڤنتەی خۆی ئەنجام دەدەواتە پێش هەشتی 6 کاتە پێش هەشتی 6 کەیە 2 تا 5 بی لە بەرەوەی مەسەلەی هەینی و جمعەوەشتان دەکەتنە مهم سەرەتای مانگی 6 کۆنفرانسی پلیستیشن دەکرێت و چتێدا عرض دەکرێت بێگومان زۆر شت دەبی عرض بکرێت یەکەمیان گەیم پلی سپایدەرمان مسۆگەرە 100% گەیم پلی وولڤرین ئەگەرێکی گەوری هەیە لەگەڵ بەرواری بڵاوکردن وولڤرین بەرەی سپایدەرمان دەزانین لە مانگی 9 یاخود دەی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە بە فەرمی گەیم پلیمان پێویستە لەگەڵ فیچەرە نوێیەکانی سپایدەرمانی وولڤرین پێویستە زانیاری زیاتری لەسەر بزانین و بزانین کەی بڵاو دەکرێتەوە بێگومان ئایست 2024 بەڵام جگە لە دوو یاریە نازانین سۆنی خەریکی چییە ئایا God of War نوێ عرض دەکرێت نەخێر بێگومان نەخێر یاری داهاتووی نایتی دۆگ بێگومان پێویستە یاریی داهاتووی و نایتی دۆگ ببینین لە بەرەوەی دەزانینکەوە یاری داهاتویان چیە Last of Us مڵتیپلەیەرە کە دەڵێن ئەو ساڵ بە فەرمی بڵاو دەکرێتەوە پێویستە گەیم پلی ببینین و هەروەها ساکەر پانچ لە مێژە خەریکی یاری Ghost of Tsushima دنیا بێگومان ترێدەرێکی وان دەبی عرض بکرێت Ghost of Tsushima 2 لە مێژە Ghost of Tsushima بڵاو کرێتەوە پێویستە ترێدەرێکی نوێ لە Ghost of Tsushima 2 ببینین کەوا یاریش لە بەرەمێنانە لەوانە 2024 بڵاو بکرێتەوە جگە لەوەش تۆنێک دەنگۆی دیکە جیاواز هەیە بۆ ناو یاریە مەڵتیپلەیەرانەی سۆنیە کە تاوا کوێستان نازانین و پێویستە یەک دوو سوپرایزشی تێدای بێگومان ئەو سوپرایزانی کە تاوا کوێستە کەسمان بیرمان لە بۆی نەچووە سۆنی عادەتی لە کۆنفرانسەکانی خۆی لە کۆتاییەکەی سوپرایزەگەیان خود دوو سوپرایز ئاشا دەکە کە دەڵێ ئەو یاریانە لە بەرەمێنانن پێویستە بزانین و بێگومان لە مێژە نزیکەی ساڵێک زیاترە پلیستیشن ساڵێکی سوە لە 2 ساڵی دەچی پلیستیشن شۆکێسی نەکردیە پێویستە بیکە پێویستە زۆر بە زەخمیش بیکە پێویستە شتێکی سەرنجڕاکێش و جوان بینین و بێگومان من لەوەی لەگەڵ مامەزانە مامە هەمەی خۆشەویست ماماکامیش ئینشاڵڵا گەر ئامادەبی بۆتانی دەگوازینەوە بە شێوە ڕاستەخۆ لە مانگی 6 ئۆکەی با باسی God of War 5 بکەین لەبەر چ دەڵێن God of War 5 لەبەرەوەی DLC God of War بە فەرمی دەزانینکەوە نایە و لە بەرەمێنانیش نییە لەبەرەوەی دەرهێنەری ئەو یاریە بە فەرمی ڕایگەیاندکەوە پلانیان نییە لە بۆ DLC لە بۆ یاری God of War Ragnarok و کاریشی لەسەر ناکەن بەڵام God of War 5 بێگومان دەزانینکەوە لە ئێستا ئیشی لەسەر دەکەن بەڵام لەوانەیە ماوەیەکی درێژی بووە تاوەکو بڵاو دەکرێتەوە بەڵام بێن پرندرنگەست کە ئەو کەسەیە ئەو ئەکتەرەیە ڕۆڵی تیر دەژێڕی لە مقابلەیەکی لە پاکس ئیست کە کۆنفرانسێک بوو لە 1 هەفتەی ڕابردوو ئەنجامدرا وتی کۆتایی تیرتان نەبینیوە و شتێکی نوێ لە تیر دەزانن دەبینن و دەڵێ ئەو هێمایانەی لە کۆتایی یاریەکە کە تیر دەیکە ئاماژەن بۆ یاری داهاتووی God of War Ragnarok وەروەها دەرهێنەری ئەو یاریە ویلیام ئێرک ویلیامیش ڕاگەیاندکەوە ئەو حرەکانی لە کۆتایی یاری God of War Ragnarok کە ئەگەر بێت و بە دوای تیر بگەڕی ویدۆزیتەوە تیر هەندێک حرەکە دەکا دەڵێ ئەو حرەکانە ئاماژەن لە بۆ یاری داهاتوی God of War Ragnarok بێگومان قسە و باس زۆر لەسەرەوەی کە چیرۆکەکە چی بەسەردێ بێگومان پێویستە کریتۆس یاخود ئەیتریاس نەفەرشیان لەگەڵ بی تاوەکو چیرۆکە بستە پێش باوەڕ ناکەم یاریشی نوێی God of War ببینین تەنیا یەک کەس بی دەبی ئیلا دوو کەس بی بە بۆ چوونی من دوو یاری God of War دەبینین God of War ەچیان کەەوە پەیوەندی بە کریتۆس و تیر دەبی یاخود کریتۆس و فریا دەبی چیرۆکی دیکە یان تیر و ئەیتریەسە یاخود تیر و ئەنکەربۆدە بێگومان ئەو دوو چیرۆکە جا بە شێوەی DLC دەبی لە بۆ یەکتری یاریەکە لەگەڵ DLCەکە یاخود دوو یاری جیاوازن بێگومانم لەوەی دوو چیرۆکی جیاواز هەیە چیرۆکی God of War 5 ببەنە پێش بەڵام بردنە پێشی چیرۆکی باوەڕ ناکەم وەکو بەشی مەسەلەن سێم و چوارەم بی وەکو God of War 3 لەگەڵ God of War 2018 بەو شێوازەبی کە تاڵ جیاوازن من پێم وایە سێتەپەکی جوانیان کردی لە 2018 ئێستا دەتوانن بە ئاسانی بستنە مسر بستنە چین بستنە هیندستان ئەفسانەی جیاواز تاقیکەنەوە لەبەروی ئەنکەربۆدا بە ئەیتریەسی وت کەەوە جایانتەکانی دیکە زەبەلەکانی کە لە هەموو گردونە
بوونەکان هەن پێویستە بچین کۆیانکەینەوە کەواتە ئەوە ئاماژەیەکی ڕاستە خۆی بۆی بستنە میثۆلۆژی جیاواز بەڵام پرسیارە گەورەکەوەی کریتۆس ڕۆڵی چ دەبی لەو چیرۆکە نوێیی کە تاو کەستە بێکمان بیتوانێت بیرمانە بە زۆرشتی بچی بەڵام نازانی چ دەبی بەڵام تەنیا سەرداوێکمان هەیە لەسەوەی ئەیتریەس و ئەنکەربۆدا خەریکی شتە بن کاویش بێکمان کۆکردنەوەی جایەنتەکانە بۆ چوونێکی زۆر گەورە هەیە پێشوازێکی گەورەشی لێکرایەکەوە پێویستە بستنە مصری کۆن لەبەرەوەی پێشەوەی گاڵڤاری 2010 دروست بکرێت بڵاو بکرێتەوە دایانوت پێویستە یاریەکان لەسەر مصری کۆمی بەڵام نەچۆ مصری کۆن بێکمان چەند شتێکیان لە بۆ دروست کرد وەکو وێنەشت بەڵام نەچۆ مصری کۆن ئیدی هاتەوە ئێستا مهم گاڵڤار ڕاگنەڕۆک یاریشی ناوەزە بوو گاڵڤار 5 بێگومان ئەو یاریە دێ بەڵام باوەڕ ناکەم بەو زوانە بێ لەوانێ بە لایکمی 4 ساڵی دیکە بخیانی تاکو یاریە بڵاو دەکرێتەوە سۆنی کێشەی هەیە لە فرۆشی پلیستیشن VR2 بەهۆی ئەوەی کەوە یەک نرخەکەی زۆر گرانە 550 لە بەڕاستی پارێکی زۆرە و دووش پێویستە پلیستیشن 5 تەبی کە ئەوش نرخی 500 دلارەواتە 1000 و چەند 1050 لەسەر ڕادەوەست بەلە پلیستیشن 5 تەنیا 270,000 دانەی لێفرۆشە کە ژمارەیەکی زۆر کەمە بێگومان ملیۆنی نییە بەڵکو 270,000 دانەیە لە ماوەی 2 مانگی ڕابردوو کە بڵاو کرێتەوە وەروەها هەندێک لە شیکەرەوانی دنیای تەکنۆلۆژی دەڵێن سۆنی پێویستە نرخی پلیستیشن VR2 دابەزێنێ بۆ ئەوەی کەوا نەبێتە کارەساتێکی گەورە لە بۆ سۆنێ بێگومان من باوەڕ ناکەم وشەی کارەسات جای لەگە پلیستیشن VR2 بەکاربین لەبەرەوەی زۆر نوێیە و دووش VR مارکێتێکی گەورە نییە بەڕاستی سۆنی هەر خۆی کە پێشی پلیستیشن VR2 بڵاو بکاتەوە وتی ئامانزمان ئەوەیە هیوامان ئەوەیە تۆزێک زیاتر لە نەوەی یەکەم بفرۆشێ کە نەوەی یەکەم لە پاش چەندی 6 ساڵی تەنیا 5 میلیۆن لێ فرۆشە کە ژمارەکە زۆر نزمە کە بیانێ 5 میلیۆن لێ فرۆشن بێگومان سۆنی دەزانی کەەوە هەموو خەڵک وەکو مۆبایل ناچن پلیستیشن VR2 بکڕن بەو شێوەی نافرۆشێ پێم وابی ساڵێک 2 ساڵی دیکە دەتوانانی سەیری و ژمارانە بکەین بڵێن سۆنی سەرکەوتوو بۆ یاخۆ سەرکەوتنەوە بەڵام بە 2 مانگی باوەڕ ناکەم بڕیاری کۆتاییمان پێدەچێت وەروەها گەورەترین فەڵتەی سۆنیش لەو ماوەی ئەوە بوو شەوکی سەچی نەکرد ئیڤنتی نەکردتەنان ئیڤنتێکی ئۆنلاینشی لە بۆ پلیستیشن VR2 نەکرد تەنیا بە 1-2 تریلەر و پۆستی بڵاوی کردەوە دەبایە لە شەوکەی سەچی کردبە تایبەتمەندەکانی عرض کردبە دێمۆی لایڤی کردبە زیاتر یعنی بە گەیمەرانی ناساندبە زۆربەی گەیمەرە هەن نازانن پلیستیشن VR2 هەبڵاو کرێتەوە ئەوەیە کە لەو فەڵتانەی کە سۆنی تا ساڵی ڕابردوو وێستش بازەکەی دەبینین تڕۆدا دەچینە لە بۆ یاری فاینەل فانتەسی 16 بڵاو کرایەوە یاریەکە ئێستا حالیان تەواو بەکارەکانی بوویتە گۆڵد و لە هاوینی ئەو ساڵش بڵاو دەکرێتەوە یاریەکە بە 4K داینامیکی 6 فریم بەردەست دەبێت لەگەڵ 4K نیتیڤ 4K ڕاستەقینە لە 30 فریم بۆ تڕۆدا نوێیەکە چەندین لۆکیشنی نوێی یاریەکە نیشاندا کە بەڕاستی زۆر جوانە تاوەکو ئێستا لە هەموو ژیانم یاریش فاینەل فانتەسی نەکردیا بەڵام ئەو یاریە سەرنجی ئەوەندەڕات شەمە کە دەڵێن پەیوەندی بە چیرۆکانی ڕابردوو نیە یعنی شش سەر بەخۆیە حەز دەکەم ئەنجام بدەم بەهۆی جوانی جیهانەکە و گەیمپلەی خۆشەکەی کە پێوە دیارە ڕێیزەر یەکەم جارە هێدفۆنێک بڵاو بکاتەوە بە شێوەی ئیرباز لەگەڵ پلیستیشن کار بکە بە شێوەی بلوتوس کە وەکو ئێرپۆدزی ئەپڵە بەناوی هامرز هێد هایپەر سپید ئیرباز کە نرخەکەی بزانام 150 دلارە کە زۆر نرخێکی باشە لە بۆ هێدفۆنێکی ئیربەدزی وایرلێس لە ڕێگەی بلوتوسەوە لەگە پلیستیشن کۆنێکت بی کوالەتێکی 3D ساوند دات لەوانە 150 دلار زۆری پارەجی بەڵام لە چاو هێدفۆنە گران بەهاکان زۆر نییە باوەڕتە ئێستاوەی پلیستیشنی خۆی 100 دلار نرخی ئەوە پلیستیشن 5 باشە ئەگەر ئەوەیان کوالەتی لەوەی بەرزتر بی ئەوەروە ئیربەد شەواتە لە بۆ لەگوێکردن و دانانی ئاسانترەوە شەحنیشی خۆشتر لەوەی کەم زاردی بە کێبل لەوێرە بدەم شانی کەمەوە ئەوە لە پلیستیشن 5 بەکارێنم بەزات لە کۆمپیوتەری بەکاربێنم باز مهم سەرنجاچێش دیارە و ئێستا حالیان بەردەستە ئەپدێتە چینوێ لە بۆ کۆنترۆلەری پلیستیشن 5 بەردەست خرا کە لەگەڵ iOS دەتوانی کۆنێکتی بکەی و ئاتە تۆ دەتوانی بە مۆبایلەکەی خۆت یاری بکەیت لە ڕێگەی دەستی پلیستیشن 5ەوە یاخود بە آیپاد یاری بکەیت لە ڕێگەی دەستی پلیستیشن 5 بوو ماینکرافتی بکە لەسەر مۆبایل لەسەر تابلێتی بەدەستی پلیستیشن 5 ئەتوان یاریەکە کە دەستکەت هەبی مۆبایلەکە شتە دەتوانانی سە باسانی هەردووچیان پێکەوە کار پێ بکەیت کریستۆفەر جاش ڕۆڵجێری دەنجی کرێتۆس لە تویتەری لەو هەفتەیە تۆزێک بە تووڕەیی وەڵامی چەند کەسە چی داوە داوای کردکەوە شەڕە کۆنسۆڵ ڕابگرن بەڕاستی شتێکی بمانایە و پێویستە پشوو بەیەکتر بدەین پێویستە شەڕە کۆنسۆڵ نەمینێت کە بێگمان 100% لەگەڵ قسەکەیمە ئاساییە تۆ کۆنسۆڵەکەت خۆشتر بێت لە کۆنسۆڵی دیکە من چەندین جار باسی و بابەتم کردووە بۆچوونی خۆشمە سەری دەربڕیوە خۆم زۆر دووبارە ناکەمەوە بەس مهم تکایە بازە شەڕە کۆنسۆڵ بینن کەیف بە Xboxی دێ سەر چاوم ڕۆ خۆتەرە Xboxی بکە ئاگاداری هەواڵەکانی Xboxی بە وڵام پێویستە ئاگاداری پلیستیشنیش بیکەوە لەو لایە چه هەیە کەیف پلیستیشنی دێ سەر چاوم ئاگاداری هەواڵەکانی پلیستیشنی بە بەکاری بینە گەمی پێ بکە بەڵام پێویستە بزانین لەو لایەش چه هەیە Xboxیش چ قسم زاریەک بەدەستێنی واگە پارەت هەبی لەو توانایە دارایەت هەبی
يعني قلت تواني دارایت هەبی بتوانانی هەردووکت هەبی نیعمەتی خوا هەردووکت هەیە لە بە خۆ تاخێ لەبەری هیچ فەرقیان نییە ئەو هەندێک گیاری تێدا هەندێک گیاری تێدا نێژەندەگە what the hell اوكي هەردووش تاخیکەنەوە ئەگەر بتوان ئەگەر نەشتوانی سەب پارێکەوە دانەیەکیان بکڕە تام لە ژیان بکە تام لە گەیم بکە وازە شەڕە کۆنسۆڵ بینە ترێلەرە چینوە لە بۆ DLC نوێیەکە یاری Horizon Forbidden West بڵاوکرایەوە کە ناوی Burning Shores کە زۆر جوان دیارە هەندێک مەشینی نوێ پیشان دەدا وەروە لە هەفتەی ڕابردوو بگومان باسمان کرد کە یاریەکە تەنیا لە بۆ PlayStation 5 بەردەست دەبێ و DLC نوێ واتە لە بۆ PlayStation 4 بەردەست نای بەهۆی ئەوەی کەەوە دایانوێ گرافیکی یاریەکە بنە لێڤڵێکی دیکە تەنان لە ڤێژنی PlayStation 5ەکەش بەقوتر بین PlayStation 5 ڕیکۆردێکی نوێی تۆمار کرد لە مانجی دوو لە بۆ زۆرفرۆشی لە ژاپۆن و ئەوروپا و ئەمریکای کە لەو سێ شوێنەی زۆرترین فرۆشی هەیە مانگانان یەک دوو مانکە بووکەوە Xbox توانی پێشی کەوتەوە بەڵام ئێستا PlayStation 5 بەهۆی ئەوەی کە زیاتر بەردەستا بێگومان زیاتریش دەفرۆشێ شین تەواو بوو بینە لای جەماعەتی کەسک سۆس بینە لای جەماعەتی Xbox لەو هەفتەیە دڵتان خۆش بی لەبەرەوەی وڵاتێکی دیکەش ڕێگەیدا Activision لەلایەن Microsoftەوە بکردرێ ئەویش ئەو وڵاتێکە PlayStation لێ لەدایک بووە ئەویش ژاپۆن بە فەرمی ڕێگەیانکەوە لاریان نییە و پێیان وایە لە بۆ بازاری ڤیدیۆ گەیم شتێکی باشە ئەگەر بێت Microsoft کۆمپانیای Activision Blizzard کینجی بکڕی بە 69 ملیار دۆلاری کە بێگومان سۆنی زۆری پێ ناخۆشە لەبەرەوەی ژاپۆن خۆی ئەو وڵاتێکەوە سۆنی سەر بە ژاپۆن و لەوێ لەدایک بووە ئەسەنە سۆنی زیاتر لە ئەمریکای کار دەکات بەڵام میهیم ژاپۆن ڕێگەیدا ئێستا کوێمایە بێگومان سین ڕێگەی داوە ژاپۆن ڕێگەی داوە ئوسترالیا نیمچە نەرمێکی باشی نواندووە ئەوروپاش نیمچە نەرمێکی باش و بەریتانیاش نەرمی نواندووە کە لاپتەکەی ڕابردوو باسم کرد تەنیا ئەمریکا مایە کە ئەمریکا تاوەکەسە زدی ئەو FTC بەزدی FTC ئەمریکی هەرزەدی ئەو کڕین و فرۆشتنێ بەڵام پێی ئەویش دێت سەرڕایە ئێستا باوەڕ ناکەم عقدەکان بە هیچ شێوەیەک تا 100 دابخرێ لەبەرەوەی لەو هەفتەیە سین خەریک بوون کێشەیەک دروست بکەن لە بۆ ئاکتیڤیژنی هەرچەندە پەیوەندی بە مۆزۆری ئاکتیڤیژن و مایکرۆسۆفتەوە نەبوو بەڵام کێشەیەکیان دروست دەکە لە بۆبی کۆدێک کە سەرۆکی ئاکتیڤیژنیە بەڵام بۆبی کۆدێک کێشەکەی زوو چارەسەر کرد بەڵام بەشێکی خراپ چارەسەری کرد وای کردکەوە یاریەکانی ئاکتیڤیژن و بلیزارد بە هەموو یاریەکانیانەوە لە فرۆژگاکانی چین ستۆری چینی دەربێنن واتە لە چین یاریەکانی ئاکتیڤیژنسی دیکە بەردەستنیە یەکەمیان بۆبی کۆدێک لۆی وای کردتاوەکو لە حکم ببینێتەوە تاوەکو مایکرۆسۆفت ئاکتیڤیژن دەکڕین فیل سپێسەرەوە سەرۆکی ئاکتیڤیژن بلیزارد و مایکرۆسۆفت و دار و بەردی لە ڕووی گەیمینگەوە بێگومانەک مایکرۆسۆفتی گشتی بەڵام منەتشی پێ نما لەبەرەوەی سین ڕەزامەندی دەربڕی کەەوە ئاساییە ئاکتیڤیژن لە مایکرۆسۆفتەوە بکردرێ ئێستا کەبارە میشەکە تاوە یەکسە عیلاقیان لەگەت چین فەوتاند بێگومانم هەز دەکەم ئەو کێشەیە دروست کرا بە شێوەیەکی ئەمدەم بوو بە شێوەیەکی ئەنقەز بوو لە بۆ ڕازیکردنی ئەمریکای بوو FTC ئەمریکی بوو تاوەکو بڵێن ئۆکێ ئەمە پەیوەندیمان لەگەڵ چینیش نییە کۆمپانیایش تاوا ئەمریکیە لێگەڕێ باوکردنی فرۆشتن ئەنجام هەرچەند لەوانەیە قسەی من ڕاز نەی بەڵام ئەو بۆچوونی منە بیرۆکەی منە بەو شێوەیە FTC ڕازی بکرێ مهم کاڵاوزێتی دەبین لەسەر Xboxی لە ڕۆژی یەکەم لە گەیم پاسی ئەو لەگەڵ هیچدانی Xbox پاتنتێکی بە فەرمی بڵاو کردەوە کە لەوانەیە نەبتە کۆنتترۆلەر بەڵام پاتنتێکە کەەوە تەچسکرینی هەیە ئەو کۆنتترۆلەرە دوگمەکانی سوشال میدیای هەیە شەیری هەیە بە شێوەی تەچسکرین بە شێوەی ڤیددیۆیی دەیبینی بە شێوەی ئەنەمەیشنیش دەیبینی کەسەش زۆر سنجارشە بەڵام کێشە گەورەکە ئەوەیەکەوە شەحن چەند خۆی دەگری ئەگە بێت و شاشەیەکی پێبی بگومان لەوانەیە ڕۆژی لە هیچ ڕۆژێک ئەوشتە نبینین و لەوانەشە بیبینی ئەگە بێت و کێشەی شەحن چارەسەر بکەن شەحنی زۆر نێتە خوارەکەتە تۆ شاشەیەک لەسەر کۆنتترۆلەرێک هەیە ئابێگومان لە ڕۆژێکە مەشتە دەبینین کە زۆر دڵم پێخۆش باشترین خزمەتگوزاری لەناو دنیا ڤیدیۆ گەیم کە Xbox Game Pass Ultimate بوو بە $1 مایکرۆسۆفت ئەو ئۆفەرەی لادا باشترین خزمەتگوزاری بوو باشترین ئۆفەر بوو لە دنیا ڤیدیۆ گەیم بەڵام مایکرۆسۆفت وتی بەسە ئیدی خلاص ئەو ئۆفەر کۆتایی پێهات ئێستا دەبی وەکو خەڵکی دیکە مانگانە $15 بدەن بگومان ئێمە $5 نادەین لە کوردستان لە کلمە زۆر هەرزانە باز مهم لە جیهان پێویستە مانگانە $5 بدەین لە بۆ کڕینی گەیم پاسی ئۆڵتیمەیت واروە بە شێوەیەکی فەرمی لە چەند وڵاتێک خزمەتگوزاری Xbox Game Pass Family Friends بڵاوکرایەوە نرخەکەشی ئاشراکرێت کەوا تۆ دەتوانین تاوەکو 5 کەس بێک ئەکاونت یاری بکەن یاخود یەک کەس پارەکە دەدا بەڵام پێز ئەکاون دەتوانێت و گەیم پاسە بەکاربینی مانگانە $40 بێگومان لەوانێ بڵێن $40 لە مانگەش زۆرە بەڵام لەو 5 ئەکاونتی زۆر نییە لۆ لەبەرەوەی ئەکاونتێک $15 خۆی
5 پازدەیی بزان دەکاتان 5 دەی دەکات $50 کەچی 5 پازدەیی زۆر زیاتریشە $40 دەدەی واتە پارەی چەندە پارەی دوودانیان نادەشتە چی لە بابەتی دەکات ئۆڵتیمەیتە دەتوانانی هەر هەمووتان پێکەوە بەکاری بین کەشتەی زۆر باش ئێستاش بە باسی یاری هاگوارتس لێگەسی بکەم پێشکڕینی من لە بۆ یاری و بۆ چوونم ئەرچەندە درەنگە بەڵام تازە توانیمە بچمە ناوەڕاست بەرەو کۆتایی یاریەکە کە زۆر دەتوانم قسەی لەسەر بکەم ئەو یاریە بەجددی زۆر جوانە هەرچەندە زۆرشتی هەیە بەدڵم نییە و زۆرتیش هەیە بەدڵمە سەرەتا بۆشتان دەست پێ دەکەم کەوا بەدڵم نییە بەڕاستی دایالۆگ لەو یاری زۆر بێزاکەرە تۆ کاتەکە بتوێ ئیشێکی نوێ وەرگری مشنێک و ئەرکێک وەرگری تۆ پێویستە تاوی ڕێگایەکە بگری هەرچەندە فاست تراڤڵت هەیە بە شێوەیەکی خێرا بچێ لای ئەو ئەرکە نوێیە کە نەفەرێکە پێدەدا بێگومان قسەیەکە دەڵێ کەسێکە دەڵێ بڕۆ فلان شوێن یاخۆ فلان ئەرکم بۆ بکە یان یارمەتیم دێت لە فلانشتی یان مامۆستایەکە دەڵێ وەرە بەشداری وانەیەکم بکە یان مامۆستایەکە کارێک پێ دەکات دەڵێ بڕۆ لە دەرەوە بیکە ئەوە ئەرکە سەرچیەکان و ئەرکە لاوەچیەکانتە بەڵام قسەکردنیان ڕادەوەستن هەردووشیان بەرامبەر یەکتر بەشەیەکی زۆر نامۆ کە غێر تەبیعیە بە هەموو لایەنێک قسە دەکەن ئەو شتم زۆر بەدڵ نەبوو وەکو چیرۆکیش بەڕاستی چیرۆکەم زۆر بەدڵ نییە چیرۆکی و یاریان بەدڵ نییە چیرۆکی یاریەکەی باسی گۆبڵن دەکە ئەو قەزەمە بچووکانی کە لێ فیلمەکانی هاری پۆتەر هەبن بەڵام بەو شێوەیە سەرچی نەبوون لێرە کراونەتە خراپەکاری سەرچی گۆبڵنەکە دەیەوێت زۆرە جادوێکی دێرینی بەدەستکەوێت ئەنشت کەوا دەکات زۆر دێرین و کۆنە کە دەتوانێت وا بکەکەەوە خەڵک نەمرێ و وەروە ئازار لە دەست نەدا ئەو جۆرە جادووە بە ئاسانی بەدەست ناکەێت بێکوان سپۆلی ناکەم کەەوە جادوەکە چ دەکە و چ ناکە وەخەوت یاخود وەری دەگری و وەری ناگرێت چۆن بەرزەکە ئەمشتان سپۆل ناکەم بەڵام چیرۆکی سەرنجڕاکیش نییە یعنی جیانەکە جوانە بەڵام چیرۆکەکەی بەو شێوەیە نییە کەەوە فیلمەکانی هاری پۆتەر چیرۆکی زۆر ڕاقتی تێدا زۆر باشتیدا گۆبڵنەکە کارکتەرێکی کاریزماتیک نییە خراپەکارێکی زۆر چۆن لە بیرکراوە وەکو ڤۆڵدمۆردی نییە کە بگمان لێرە باسی پێش ڤۆڵدمۆردی دەکات بۆی ڤۆڵدمۆرد تێدا نیە بەڵام میهیم چیرۆکەم زۆر بەدڵ نەبوو و ئەو کارکتەری کە خۆش دروستی دەکەی قسەکردنی زۆر کلێشەیە قسەیەکەی وەکو ڕۆبۆتە یعنی بەڕاستی هەست دەکەی تۆ وەکو ڕۆبۆتێک ئەو کارکتەرە دەجوڵێنێ قسەکردنی و فەیسی و دوموچاوی ئازار سەنجاچێژ نییە شەڕکردنەکەی دوودڵم لەسەری هەندێک شتی تێدا لە شەڕکردنەکەی بەدڵمە بەڵام ئەوەی بەدڵم نییە هەڵبژاردین جادوەکانە کە تۆ سپێڵەکان بەکاردێنی بۆ منە تۆ دەتەوێت دوو سپێڵ لەسەر یەک بەکاربێنین تۆ ناتوانین دوو سپێڵ لەسەر یەک بەکاربێنی تۆ پێویستە بچێت چۆن دەڵێ لە دەستە ڕاستی خۆت کە سپێڵەکان هەڵدەبژێری بۆ منە ئاردوودا دەگریان ئاڕێک دەردەگری اینجا ئەوەکات لە بۆ دەکرێتەوە چۆن دەڵێ سندوقەکە دەکرێتەوە کە کامە سپێڵ بەکاردێنی چوار دانەت هەیە لە یەکات بەکاربێنی ئەگەر بتوێت لە ناو شەڕەکی بی پێویستە زیاتر لە چوار دانە بێ پێویستە بە 6 دانەی بەکاربێن لەبەرەوەی لە جادوەکە جادووی جیاوازت پێویستە لە کار شەڕکردن تۆ دەیویستە لیستەکەی دیکە ئەگەر لیستەکەی کەشداد نابی ئەوە سپێڵ زۆرە دەی بچێن ناو لیستە گەورەکە لەوێ دانە دووبارە زیادیان کەیتەوە واتە شەڕکردنەکەی فلود نییە بەڵام لە هەمان کاتێتوانە بڵێم شەڕکردنەکەشی بێ چێشەشە واتە ئەگەر ئەو کێشەی لێ دەربینم شەڕکردنەکەی خۆشە زۆرێک لە جادووە بەناو بانگەکانی ناو جیهانی هاری پۆتەر دەتوانێت بە خۆ تاخێتەوە کە جێگەی پێشوازیە بە بڕوای من و بەگشتی یاریەکە فرینی تێدایە فرینەکەشی پێم وابی زۆر باش نییە و زۆر خراپش فرینەکەشی مام ناوەندە بە بڕوای من تۆزە کۆنتترۆلکردنی زعاجە فرینێکی ئاسایی نییە ئاسەندە دوسێ مەرحەلەی تێدایەکەوە فێرکاریەکان بە بڕای من دوجار بیکی باشتر تاوەکو فێربی لەبەرەوەی چونە سەرە و چونە خوارێت بە گێڕەچیە چونە لایە ڕاست و چەپشت بە گێڕەچیە ئەگە زۆر بەرز بیەوە ناتوانانی فول سپیدی بەکاربیینی ئیدا دەبی زۆر لە زەوی نزیک بینجە فول سپیدی بەکاردێنی بەبەردەوامی بێ ئەوەی خینەکەت کەم بکە کە ئۆکێ دەتوانانی شەکە دەکا سەرنجڕاکیشە بەڵام ئەو شتێک کە زۆرم بەدڵا بێگومان دروستکردنی قەڵای هاگوارتس و جیهانەکە ئەرچەندە ڕۆیشتن لەناو هاگوارتی زۆر مەحاڵە شوێنەکان دەبێت بەردەوام چاو لەسەر ماپەکە و لەسەر هێڵەیەکەوە تۆدەی بە شوێنەدا بڕۆی واتە شوێنەکان زۆر بە مەحاڵی دەناسیەوە بەس میهیم زۆر جوان دروست کرایتەوە بەڕاستی جیهانەکە هەر یەکجار سەرنجڕاکێش و گرافیکەکی جوانی هەیە و حەز دەکەی بەڕاستی بچی هەموو شوێنەکان زانین لەو شوێنە چه هەیە لەو شوێنە سنسی ئەکسپلۆریشن دەداتی هەستی گەڕان و لێکۆڵنەوە دەداتێت کە پێم ماشتەی باش و لایەنێکی باشی ئەو یاریە تۆ وەکو کەسێک یاری دەکەی کەوا 5 ساڵێکی دێتە ناو هاگوارتسی تۆ بەک ئارەزوی خۆ دەتوانی ئەو قوتابخانەیە خود ئەو پۆلە هەڵبژێری ئەجا گریفندۆرە سلیڤدرنە
هەفڵ پەفە ئەوی دیکەیە هەر سوار بە ئارزوی خۆت هەڵێنەژێ بەڵام هیچ کاریگەری ناکاتە سەر چیرۆکەکە و بە ئارزوی خۆت تەنیا ڕەنگەکەی دەگۆڕی لەگەڵ یەک دوو حیوارکەوە تۆ لە چی هەنیانێ ئەگەر زۆر کاریگەری ناکات NPCەکان هەندێک ئەرچی لا بەلا دەداتێ بەڵام وەکو ڕێدێت و ئەوانە نییە بڵێم زیانی کراوەیە بچی ئاخری دنیا NPCێک لەو گۆڕی قسە لەگەڵ بکە کە ئەرچی نەبی لە بۆ ئەرکیشت پێدەدا کەسە لەگەڵ ناکات ئەرچی پێبی یا قسە لەگەڵ ناکە هیچ کاردانەوەیشی نییە هەندێک مەتەڵی تێدا مەتەڵەکان سەرنجڕاکێشن هەندێک قوفلی تێداکردنەوەکەی سەرنجڕاکێشە بەڵام زۆر دووبارەیە بەگشتی من دەڵێم یاری هاگوارتس دەگەسی یاریشی مام ناوەندی باشە من نمرەی حەبلەدەی پێدەدەم پێم وایە شایانی تاخیرنەوەیە بەڵام هەندێک کێشە مەشاکلی هەیەکەوە تۆزێک یاریەکە بێزارکار دەبی لە پەرساوت بەتایبەتی لە زانیتەن لە کاژمێری چوارەم و پێنجەمەوە تا دەگەی چوارەم پێنجەم یاریەکە تۆزێک نەکرێتەوە لە بۆ تۆزێک بێزاکەەوە ئەمە لە پاش کاژمێری چوارەم پێنجەم کە دەست بە فڕین دەکەین یاریەکەت خۆشتر دەبی بەڵام چیرۆکەکەت لە بۆ ئاشا دەبی کە بە بڕای من چیرۆکە زۆر خۆشنە بزانین لە بۆ خۆشبی مهم چێژمە یاریەوە گرت بەڵام هێشتا تەواو نەکرد لەبەری زۆر دوور درێژە زۆر شتم مایە لە یاریەکە بەس مهم یاریێکی خۆشە لە بە خۆتان توان تاقیکردن خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینینی بەرنامەی 01 ژیری تاڵقەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خودتان لەگەڵ